سیاسەتی کۆمەڵە سەبارەت بە هاوکاری و کاری هاوبەش لەگەڵ هێزە سیاسیەکانی چالاک لە کوردستان. کۆمەڵە بەپێی بەرپرسیارەتیەک کە لەمەڕ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستاندا هەیەی لە ڕووی پێویستی لابردنی ئەو ئاستەنگانەی کە لەسەر ڕێگای بەڕێو پێشچوونی ئەم بزوتنەوەی بوونیان هەیە، هەروەها بۆ وەڵامدانەوەیکی گونجاو بە مەیلی یەکگرتن خوازانەی خەڵکی کوردستان بە مەبەستی کەڵک وەرگرتن لە هەموو هێز و تواناکانی کۆمەلگای کوردستان لە دژی کۆماری ئیسلامی وا لەلایەکی تریشەوە بە مەبەستی زەمینە خۆشکردن بۆ خەبات لە پێناوی نەهێشتنی سەمی نەتەوایەتی، کەمکردنەوەی ڕەنج و ئازار و وەلانانی دژواریەکانی خەبات دژی ئەمستەمەوە، لەلایەکی تریشەوە سنووردارکردنی ئەگەری پیلانگێڕیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ پێکهێنانی دووبەرەکایەتی لە نێوان پارت و ڕێکخراوە سیاسیەکاندا لە کوردستان بە پێویستی دەزانێت هاوکاری و یەکگرتووی کردداری لە نێوان هێزە سیاسیەکان دژی کۆماری ئیسلامی و هاوکاری نێوان هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ناوخۆی وڵاتدا بەرفراوان بکرێتەوە. لەم پەیوەندیەدا کۆمەڵە ئەم ڕێنمایە گشتیانەی خوارەوە بۆ هاوکاری و ڕێخستنی پەیوەندیەکان لەگەڵ پارت و ڕەوتە سیاسیەکان، کەسایەتیە سیاسیە خەباتکارەکان و گروپە کۆمەڵایەتیە جۆراوجۆرەکانی کوردستان دادەنێت. یەکەم پێکهێنانی کەشوهەوای دیالۆگ و گفتوگۆ، بەهێزکردنی ڕۆحی ڕەخنە و ڕۆشنگەری لە نێوان لایەنە سیاسیەکان و لە ئاستەکانی تری کۆمەلگا بە مەبەستی بەرەو پێشبردنی خەباتێکی سیاسی ئاشتیانە و شارستانیانەی نێوان هێزەکان و چالاکانی سیاسی لە کوردستاندا. دووهەم، پابەندبوون بە پرەنسیپی ئازادی سیاسی بێمەرج وەک یەکێک لە پایەکانی خەباتی سیاسی ئاشتی خوازانەی نێوان حیزب و لایەنەکانی کوردستان، ڕێزگرتن لە ماف و ئازادیە دموکراتیکەکانی جەماوەر، لەوانەش مافی چارەنووس، جیایی دین لە دەوڵەت، مافی منداڵان و ژنان و باقی ناسنامە جنسی و جەندەریەکان و هەروەها مافی نەتەوەکانی دیکە. سێهەم، بە فەرمیناسینی پرەنسیپی مافی دەسەڵاتدارێتی خەڵک لە بەڕێوەبردنی کۆمەلگای کوردستان لە ڕێگەی ئۆرگانە هەڵبژێردراوەکانی جەماوەرەوە. لایەنە سیاسیەکان تەنیا لە ڕێگەی هەوڵدان بۆ بەدەستهێنانی متمانەی جەماوەر بۆ بەرنامەکانیان دەتوانن ڕۆڵیان هەبێت لە دەسەڵاتی سیاسیدا. چوارەم، دوورکەوتنەوە و خۆبواردن لە هەر دانوستانێکی بەتاک لەلایەن هێزە سیاسیەکانەوە لەگەڵ حکوومەتی ناوەندی سەبارەت بە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان. پێویستە حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان لە بارودۆخی سیاسی و خەباتکارانەی ئێستادا خۆیان لە هەر جۆرە پەیوەندیەک لەگەڵ حکوومەتی ناوەند بپارێزن. ئەگەر لە هەلومەرجێکی تایبەتی و دیاریکراودا دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەت لە ڕووی سیاسیشەوە پێویست بوو، دەبێت لەسەر ئەساسی بنەمای ڕێکەوتنێکی گشتگیر لە نێوان حیزب و لایەنە چالاکەکان لە کوردستاندا بێتە ئەنجام. هەروەها پێویستە میکانیزم و شێوازی بەرەو پێشبردنی ئاوا پەیوەندیەک بە شێوەی هاوبەش دیاری بکرێت. پێنجەم، جەختکردنەوە لەسەر سیاسەتی بەکارنهێنانی چەک لە بەرەو پێشبردنی جیاوازیە سیاسیەکان و ڕاگەاندنی پابەندبوونی بێمەرج بە ئاوا بەڵێنیەک بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. بە مەبەستی دابینکردن و پابەندبوون بەوەها سیاسەتێک پێویستە هێزی چەکداری حیزبەکان دوای ڕوخانی کۆماری ئیسلامی لەژێر کۆنتڕۆڵ و ڕێنمایی ئۆرگانە هەڵبژێردراوەکانی خەڵکدا بن. شەشەم، هاوتەریب لەگەڵ بەرەو پێشبردنی ئەم ئاراستەیە کۆمەڵە لە بارودۆخی ئێستادا جەخت لەسەر هاوکاری لەم بوارانەی خوارەوە دەکاتەوە. یەکەم، هاوکاری لە پێشخستنی شۆڕشی ژینە لە بوارە جیاجیەکاندا، دەستەبەرکردنی هەماهەنگی لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان لەم بوارەدا و بەهێزکردنی ڕۆڵی پێشەنگانەی ژنان لەم شۆڕشەدا. دووهەم، گرتنەبەری سیاسەتێکی یەکگرتن خوازانە لە ناوخۆی وڵاتدا لە خزمەت بە بەهێزکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستا، هاندانی هاوکاری و یەکگرتووی بەکردەوەی هەڵسوڕاوان بە مەبەستی بەهێزکردنی ناڕزایەتیە مەدەنی و بزوتنەوە کۆمەڵایەتیە پێشکەوتن خوازەکان. سێهەم، هاوکاری لە پێناو بەدەستهێنانی پاڵپشتی مادی و معنەوی جەماوەر و کەسایەتیە ئازادی خوازەکان، حیزب و دامەزراوە پێشکەوتن خوازەکان، ڕێکخراوە کرێکاریەکان و گروپ و ڕێکخراوە مرۆیەکان لە سەرانسەری جیهان بۆ بزوتنەوەی مافخوازانەی خەڵکی کوردستان، دانانی لیژنەیەکی هاوبەش
بۆ بەرەو پێشبردنی ئەم بابەتە لە دەرەوەی وڵاتیش. چوارەم، گرتنە پێشەی هەڵوێستی هاوبەش بۆ نمونە لە ڕێگەی دەرکردنی بەیاننامە و بانگوازی هاوبەش، هەروەها چالاکی کردداری هاوبەش لە پەیوەند لەگەڵ ڕووداوە گرنگە سیاسیەکان لە کاتی پێویستدا. پێنجەم، هاوکاری لە بوارەکانی زانیاری و ئاسایشدا بە مەبەستی پوچەڵکردنەوەی پیلانەکانی کۆماری ئیسلامی لە دژی لایەنە سیاسیەکانی کوردستان و دیاریکردنی مکانیزمەکەی. شەشەم، هاوکاری فەنی و تەکنیکی و یارمەتی گەیاندن و ئاسانکاریکردن بۆ یەکتر لە بوارە جیاجیەکانی دیکەی خەباتدا. ئەو خاڵانەی کە لەم بەڵگەنامەیەدا ئاماژەیان پێکرا لە هەر ئاستێکدا پەیڕەو بکرێت نابێت ناتەبابن لەگەڵ بەرژەوەندی گشتی کرێکاران و خەڵکی چەوساوە لە ئێران و لە ناوچەکەدا و نابێت ببنە هۆی لاوازبوونی خەباتی یەکگرتوانە و ڕاستەوخۆی کۆمەڵانی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی و حکوومەتە سەرکوتگەرەکانی دیکە لە ناوچەکە. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران خاکە لێوەی 1402 هەتاوی ئاوریلی 2023 زاینی.